47 ساڵی تەمەنی لە نەخۆشخانە بەسەر برد. ئەو نەخۆش نەبوو، بەڵام هۆکارێکی سیر وای لێ کرد ئەو ماوە زۆرە لە نەخۆشخانە بمێنێتەوە. پیاوێکی تورکی تەمەن 70 ساڵان لە نەخۆشخانەیەکی حکومی لە شاری بۆرسا لە باکووری ڕۆژئاوای وڵاتەکە گیانی لەدەستدا دوای ئەوەی 47 ساڵی تەمەنی لە یەکێک لە ژوورەکانی نەخۆشخانەکەدا بەسەر برد. ئەم پیاوە ناوی عەبدوڵڵا کۆزانە. لە ساڵی 1968 تووشی نەخۆشی تەنگەنەفەسی و شەکرە بوو. دوای ئەوەی لە کاتی ئەنجامدانی خزمەتی سەربازیدا هەستی بە ئازاری سەری کردووە. لەو کاتەوە نەخۆشخانەی بەجێ نەهێشتووە، چونکە هیچ شوێنێکی دیکی نەبووە بۆی بچێت و پەیوەندیەکی زۆر باشیشی لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەکەدا هەبووە. بۆیە هەمیشە پێدەگری لەسەر ئەوە کردووە کە ناتوانێت هەوڕەکانی بەجێ بهێڵێت. ئەو دوای تاوبوونی هەر قۆناغێکی چارەسەرکردن، داواکارێکی نوێی پێشکەشی نەخۆشخانەکە دەکرد کە بمێنێتەوە. بەم شێوەیە بۆ ماوەی 47 ساڵ لە نەخۆشخانەکە مایەوە. یەکێک لە کارمەندانی نەخۆشخانەکە کە هاوڕێی نزیکی عەبدوڵڵا بووە دەڵێت ئەو بەشێک بوو لە نەخۆشخانەکە و هاوڕێی هەمووان بوو، بەڵام نەمانتوانی ژیانی ڕزگار بکەین دوای ئەوەی بارودۆخی تەندروستی تێکچوو.